قەسەم بەخوا خۆم جەنازەم شۆریەتەوە لەبان ئەو تەتە شۆرە مۆر ڕەش هەڵگەڕاوە ئەو جەنازەیە خۆم شخصی خۆم مۆر هەڵگەڕاوە مۆر براکانم گەنجێکی جوان وسیارم لە باوکی کردەوەی وەڵای هەتا ئێستا سوودەی نەبردە بۆ خوا يعني خۆم تعجبم ئەلەم منطقەیە يعني ئەوە وەکو معجزەی خوای پەروەردگار پێشانێدا کە نوێژنەکە زۆر شتێکی مشکلەیە بەڕاستی ئەو کەسەی کە نوێژ ناکات کە خوای تەعالە ئێمەی خەڵق کرد بۆ نوێژ خوای تەعالە ئینسانی دروست کرد بۆی عیبادەتی بکەین کە تۆ سوژدە بۆ خوا نەبەی خوای گەورە عیبرەت دەکات لە دنیا و لە قیامەت نەسحەتی کەس و کار نەسحەتی من بۆ ئەو کەسانە کە نوێژ ناکەن لەخوا بترسن نوێژەکانیان بکەن پێشەوەی لە قیامەت دەربکەون نەتوانم بڕۆم بۆ سوژدە هەر لە دنیا دەرەکەون واللهی خۆم ئەو جەنازەم شۆری و ئاوای بەسەرە هات قەسەم بەخوا باوکی دەتای سەرکاتی نوێژی نەکردووە